لەسەر داوای حکومەتی عێراق و بە ئامادەبوونی فەرماندە سەربازیەکانی ئەمریکا لە عێراق و پێشمەرگە شەڕی حەویجە دواخرا بۆ دوای ئازادکردنی تەلعفەر. فەرماندەیەکی پێشمەرگەش دەڵێت لە کۆبوونەوەی نێوان فەرماندەکانی پێشمەرگە و فەرماندە سەربازیەکانی ئەمریکا وێڕای پشتیوانی لە هێزەکانی پێشمەرگە ئەمریکیەکان لەسەر داوای حکومەتی عێراق داوای دواخستنی شەڕی حەویجەیان کردووە. ئامادە سەردانەکەیان زیاتر پشتیوانیکردن و کۆمەشی هێزی پێشمەرگەی کوردستان بوو بە تایبەتی لە ڕووی ئاسمانیەوە پرۆسی ئازادکردنی حەویجە لە پێش مووسڵەوە پلان و نەخشەی تۆکمەی بۆ دانرا بڵام خۆتان نەزانن حکوومەتی عێراقی بۆ مایەی تاخیربوونی ئێستاکانەش دیارە حکوومەتی عێراقی داوای لە هاوپەیمانان کردووە لەگەڵ بامهەنجی لە دوای شەڕی ڕزگارکردنی تەلعفەر ڕاستەوخۆ ئازادکردن و پرۆسی حەویجە دەست پێ بکات. بڕیار بوو لە ساڵی ڕابردوو شەڕی ئازادکردنی حەویجە دەست پێ بکات. ئەمەش بە هەمانگی نێوان پێشمەرگە و حکومەتی عێراق و هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی. بەڵام پرۆسەکە بۆ دوای مووسڵ ڕاگیرا لە کۆبوونەوەی ڕۆژی یەکشەممەی ڕابردووی نێوان پێشمەرگە و فەرماندە سەربازیەکانی ئەمریکا جارێکی ترە و پرۆسەیە بۆ دوای شەڕی تەلعفەر دواخرایەوە. فإن قلوب جماهيره تعتصر ألما لتأخر تحرير أهلنا من براثن تلك العصابات. لای خۆیەوە جێگری پارێزگاری کەرکووک و سەرۆکی ئەنجومەنی عەرەبی کەرکووک داوا دەکات حەویجە ئازاد بکرێت و کۆتای بەو ڕەوشە نالەبارە مرۆیە بهێنرێت کە بەسەر دانیشتوانی حەویجەدا هاتووە. حەویجە سەرباری زۆری ڕووبەرەکەی بەڵام ئێستا گەمارۆ دراوە بە پێی وتەی چاودێرانی شکۆتا شەڕی داعش حەویجە دەبێت و شەڕی قورسی هێزە عێراقەکان و پێشمەرگە و داعش دەکەوێتە ئەو بەشەی باشووری کەرکووکەوە. هەر بۆیە چاوەڕوان دەکرێت داعش بە هێزێکی پەرتەوازە و بێورەوە ڕووبەڕووی هێزەکانی پێشمەرگە و هێزە عێراقەکان ببێتەوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.